گەڕای سەرجەم فشار و قەیرانە دارایی و سیاسیەکانی هەرێمی کوردستان تا ئێستاش دروشم و بۆنە ئاینیەکان بە گەرم و گوڕیەوە ئامادەکاریان بۆ دەکرێ و بە خۆشحاڵیەوە بەڕێوە دەچن. لە وڵاتی کوردان جەژن و بۆنە ئیسلامیەکان نوێ ڕای ڕۆڵبینینە ئاینیەکەیان وەک دیمەنێکی گشتی و بەشێک لە کولتور دەردەکەون. هەمووان خۆیان بە خاوەنی ئەزانن و بە دڵخۆشیەوە پێشوازی لێ دەکەن. لێرە هەردوو جەژنی ڕەمەزان و قوربان تەنیا جەژنێکی ئاینی نین، بەڵکو وەک جەژنێکی کۆمەڵایەتی و میلیش مامەڵەیان لەگەڵ دەکرێ. سەدان ساڵە ئاینی پیرۆزی ئیسلام لەگەڵ کولتوری کوردەواری ئاوێتەیە. گەرچی هەوڵی زۆر بۆ تێکدانی ئەم دیمەنەدراوە و بەردەوامیش هەوڵ دەدرێ، بەڵام تێکڕای هەوڵەکان چروک و نەزۆکن و دوانەی ئیسلام و کورد بەردەوامە لە دەرکەوتن و خۆنمایشکردن. لە ڕابردوودا هێزە ئەڵمانیەکانی کوردستان بە بەرنامە و لە چوارچێوەی جێبەجێکردنی پلانی نێودەوڵەتیدا کاریان بۆ بە سیکۆلارکردن و جیاکردنەوە و دوورخستنەوەی ئاینی پیرۆزی ئیسلام لە دەوڵەت و حکومڕانی کردووە. بۆ ڕازیکردن و دەستخۆشی وڵاتانی ڕۆژئاوا حکوومەتیان لە ناوەڕۆکی دینداری خاڵی کردوێتەوە و ئێستاش دەیانەوێ مۆر لە گۆڕانکاریەکەیان بدرێ و تەنانەت کار بۆ ناو و ڕووکەشیش دەکەن. ئێستا لە ڕێی میدیا و نەرمەهێزەوە کاری جددی لەسەر ئەوە دەکرێ ئاینی ئیسلام لە کۆمەڵگە و ژیانی ئاسایی دابماڵرێت. ویستی دوورخستنەوەی ئاین لە خەیاڵدانەوە چووەتە چوارچێوەی هەوڵی کرداریەوە. بەڵام لە بەرامبەردا خەڵکی هەرێمی کوردستان ساڵ لە دوای ساڵ پابەندتر و گەرم و گوڕتر ڕوودەکەنە ئاین و دروشمە ئاینیەکان. هەر ڕەمەزانێک بەراورد بەوەی پێشخۆی مزگەوتەکان زیاتر جمەیان دێ. لە مانگی مەولوددا شیرینی دەبەخشرێتەوە و بەرەجەژنانیش خەڵکی بە مەبەستی ئامادەکاری دەکەونە خۆ. بەماش شەپۆلی پابەندی و خۆڕازاندنەوە و بەرزڕاگرتنی دروشمە ئاینیەکان ڕۆژ لە دوای ڕۆژ بربەستە دروستکراوەکان زیاتر تێکدەشکێنن. بەڕای شارەزایان ماوەی 3 دەیە لە هەرێمی کوردستان یاسابەرکارەکان کاریان پێناکرێ، دەستور بوونی نییە. چەک و پارە و دەسەڵات زۆرێک لە پێوەرەکانیان پێشێل کردووە. بە شوێنەی کار بۆ بەجەنگەڵکردنی وڵات دەکرێ و بەهێزەکان بێهێزەکان ئازار دەدەن و لە ناویان دەبن. خۆگەرایینی پیرۆزی ئیسلام هاوسەنگی ڕانەگرتایە و وەک کارایەکی سەرەکی ڕۆڵی خۆی لە پاراستنی ئاشتی کۆمەڵایەتیدا نەگێڕایە. ئەوا دەمێک بوو مەنجەڵی خوانی پێکەوە ژیان قڵپ دەبووەوە و هەمووانیش لەمە زیانیان دەکرد.